نوێی بەیانیەوە ئێمە دوکانمان کراوەیە هەتا 12 یۆرۆ ئیسراحەتێکی بۆکەن لە دەوری 1.5 کراوەیە هەتا بانگی ئێوارش سعاتێک سعات و نیوێک ئیسراحەتەکەی وتە تا 10 و 11 دوکانمان کراوەیە تر هەچ کەسێ ئیشە پێداویستێکی هەبێ جاری وایە تۆ شتێک و پێویستە دەست و داگاتە بازار لەم دوکانانە بەردەستە حەچیە بۆ ئافرەت پێداویستی هەمەگشتی لە جلی ژێرەوەی تر لە هەموو بابەتەکان ئەوەی پێداویستی ئافرەت بێ هەموم لەلا هەیە بەکرد بەس جلی دەرەوە نەبێ ئەوش دوکانەکەم بچووکە هەڵی ناگرێکینە ئەش بهێنە ئێتر حەچی پێداویستیە گشتیم هەیە لە زەنگیانەیە لە بابەتی کاری دەستیە تر لە میکیاج هەموو بابەتەکانی لە بۆیاخی قژە نازانم وەڵا هەمووی شتەکان جلی کوردیە هەموو لە بوارەکانە هەمووی گشتی ئیشی تیاکەم هۆکاری خۆم حەزی خۆمە حەزم دایم لە ئیشە لەتر لە مناڵیەوە خولای خەیاتی حەزم لە شت دروستکردن بووە حەزم لەوەیە کە ئیشێک بۆ خۆم هەبێ خۆم پێوە سەرقاڵکەم ئەیتر وەڵا حەزەکەم هەچی ئافرەتە ئیشی خۆی هەبێ و هەرێکێ و لە بوارێکە شەدەوە نییە بڵێن هەموومان یەک جۆر ئیشکەین من ئەم ئیشەم هەیە چەندەها کەسێ ئەم لە میشەمێ هەمووی چاو لە ئیشەکەی منەکە بەس حەزەکەم گۆڕانکاریکی تیا بکرێ هەمان شتی من نەبێ لە هەموو گەڕێکێکە لە هەموو شوێنێکە بە ئافرەتان هەڵبەن ئیشێکی بۆ خۆیان بکەن هەرێکێ جۆرێک حەزەکەم لەم گەڕەکە هەچی جۆرە هین ئیشی تیاابێ هەچی جۆرە دوکانی تیاابێ لەبەرەوەی بۆ هەموو شتێک نەچین بۆ بازار بۆ هەموو شتێک پێویست نەکە بڕێنە دەرەوە بووی لە گەڕەکەمانە هەبێ لەسەر داخوازی هەموو ئافرەتێ ئێستا جاری وایە هەنی ئافرەتی هێڵە فڵان شت هەیە ئەو شتە هەیە طبعاً هەتا بە گوێرەی مەجال بێ و دوکانەکەم تۆزێ بچووکە ئەگینا حەزم نیەتی حەچی شتە تایە بێت بەس هەتا پێم کرێ هەر شتێک ئافرەتان داواکەن ئەیهێنم بۆیان بەس کەسیش ناڕازی نییە لە شتەکانم ئەی محاولە ئەەکەم لە بازار بزانم ئەو نرخی ئەو شتە چەنەیە من کەمتر ئەیفرۆشم لەبەرەوە کە مشتەریم هەبێ ئینسانە بێ هەر دوای ئەوە نەکەی بڵێ ئەم بەس پارە پەیاکەم دنیا هەموو بەس پارە پەیاکردن نییە جاری وایە حەزم نێتی هەنێشتی وا هەیە 500 دەبع خێرەکەمە سەریەوە لە مەکسیەوە محاولە ئەەکەم لە خەڵک کەمتر بێ لەم پشتە زەردانەوە دائیم حەزم لێتی لە خەڵک کەمتر بێ دوکانی خۆمە کرێ نایم بەس کەسیش لە ئیشم ناڕازی نییە خۆی ئەگەر خەڵکەکە لێم ناڕازی بواە ماوەی 8 ساڵە من نەمەتوانێت بەردەوامم لێرە حەزەکەم لە ڕێگەی منەوە هەموو ئافرەتێک هەموو کەسێک ببێتە خاوەنی پیشەی خۆی بەس ئیتر حەزەکەم هەر کێو لە بوارێکە هایشی بێ شەردەوە نیە هەر ئەمیشەی من بێ حەزەکەم هەموو شاگردەکانم ئەوەیشی کە لە هەز ڕێیەکەوە بێ لە هەز بوارێکەوە بێ ئیشی خۆی هەبێت